خۆشەویستان مردن لێکترازان و جیابوونەوەیکی کاتێ بۆ ئینسانی ئیماندار لە دوای مردن بە هەمان شێوە بە پشتیوانی خوا بۆ ئەهلی بەهەشت بەیەگەیشتن هەیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئینسانی ئیماندار ڕۆحی دەکێشرێ. ئەم ئەثەرش ئەم حەدیثێش بە هەمان شێوە ڕیوایەت کراوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مەرفوعی و لە ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساریشەوە کە صحیحە و صحابەش هەر شتێکیان فەرموو غەیبی بوو قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئینسانی ئیماندار کاتێکە ڕۆحی دەکێشرێ هەر ئەوەندەی کە ڕۆحت کێشرا ئەو ڕۆحەی تۆ دەگات بە ڕۆحی ئیماندارەکانی کە لە پێش تۆ مردوونە. ئەمە حەدیثی صحیح کەواتە ئەگەر پرسیاریان لە تۆ کرد مردوو چۆن هەواڵی زیندوەکان دەزانێ لەم ڕێگایەوە دەزانێ و جاری واشەیە خوای گەورەشتی یان پشتیان پێڵێ و کردەوەکانی ئێمەی زیندوو بەبەی حەدیث کردەوەکانی ئێمەی زیندوو پیشانی ئەوانە درێ بۆی ئاگایان لە حاڵی ئێمە هەیە لە ڕێگای قەونە ئەچی بۆ قەبرەکەی نە لە ڕێگای وەی کە خوا پیان دەڵێت بۆ شێوەی کە خۆی دەزانێت. بەڵێ دەفەرمێت کاتێکە ئەو ئینسانی ئیماندارە مردووە ڕۆحی دەڕوا بۆ لای ئیماندارەکانی پێش خۆی کە مردوونە لێی کۆ دەبنەوە. ئەمە باسی ڕۆحی ئەهلی بەهەشتەکەم خوا لەو کەسانەمان بگێڕێ. ئەمجا دەڵێن مردۆ کۆنەکان دەڵێن وازی لێ بێن چونکە ئەو لە دنیاوە هاتۆ ناخۆشی و ناڕەحەتی بینیوە ڕۆحی دەرچووە با تۆزەی ئیسراحەت کە ئەمجا پرسیاری لێەکەین. یەکێک دێتە پێشەوە لەوانە دەیناسێ بزانە کەسێک نزیکی خۆیەتی ئەڵێ فڵان کەس چەند ساڵێکە مردووە فڵان کەسی کوڕم چیەکە فڵان کەسی کچم چی ئەکا خێزانەکەم چی ئەکا ئەو دەڵێ پیاوەکەم چی دەکا ڕۆحیانەتەکە پرسیار لە مردۆ تازەکە کەن چونکە ئەم تازە معلوماتی پێ خێزانم شووی نەکردووە شووی بە کێ کردووە پێڵێ کچەکەت شووی بە فڵان کەس کردووە کوڕەکەت ژنی لە فڵان کەس هێناوە لە فڵان شوێن براکەت ئابە و شێوەی ژنی هێناوە خوشکەکەت بەو شێوە شووی کردووە فڵان کەس پرسیارەکەن مردۆ کۆنەکان پرسیار لە مردۆ تازەکە ئەکەن کەواتە ڕۆحیان بە یەک دەگا بەخوا ڕۆژێک دێت دەمریت باوکت دەڵێ ڕۆڵێکیان فڵان کەسی کوڕم چۆنە چێکە کچەکەم چێکە ئەی مناڵەکانی خۆت چۆنە مناڵەکانی فڵان کەس چۆنە ئەی دایکتان چۆنە ئەوڵێ دەڵێ باوکت چۆنە. بەڵێ ئابە و شێوەیە مردۆکان ئەوەی کە لە دنیادا ناسیوێتی لەوێ پێی دەوتری ئەمە فڵان کەسە مردووە خزمەکان و کەسە نزیکەکان و ئازیزەکانت هەمویان لە تۆ کۆ دەبنەوە پرسیار لە تۆ دەکەن. ئەمە ئەهلی بەهەشت تۆش ئەوەی معلوماتت هەیە تازە ئینسانێک پارەکە مردووە لەگەڵ ئەم ساڵە فەرقی ئەوەی کە ئەم ساڵ مردووە معلوماتدا کابرای پارەکە کابرای 10 ساڵە مردووە لە ڕێی مردۆ تازەکان و بەردەوام هەواڵە زانیە. بەڵێ ئەمجا مردۆکان پرسیاری نەفەرێکەکەن ئەڵێن ئەی فڵان کەس چۆنە خەریکی چییە مردۆ تازەکە دەڵێ فڵان کەس لە پێش منەوە مرد وەڵا فڵان کەس پێش من مردووە. ئەو کاتە مردۆ تازەکان ئەڵێن ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون فڵان کەس کەواتە چوو بۆ جەهەنم. مردۆکان دڵنیا دەبنەوە جاری وای کەسێ پرسیار باوکی دەکا پرسیار دایکی دەکا پرسیاری کوڕ و کچێکی خۆی و خزمێکی خۆی و ناسیاوێکی خۆی دەکا مردۆ تازەکەش ئەڵێ ئەو پێش من مردووە چۆن نەهاتۆ بۆ لای ئێوە. ئەو کاتە دڵنیا دەبنەوە مردۆکان هەمویان فڵان کەسی ئازیزی ئەوان لە دۆزەخدایە پەنا بەخوای گەورە.